خۆشەویستان لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا یەکێک لەو ڕووداوانەی کە ئەگەری ڕوودانی هەیە و ساڵانەش ڕوودەدات بە شێوازی جیاواز لێرە و لەوێ ئاگرکەوتنەوەیە بۆیە زۆر گرنگە هەم هاوڵاتی هۆشار بێ هەمیش تیمەکانی بەرگری شارستانی هاوکاری هاوڵاتیان بن لە کاتی ڕوودانی ئەم ڕووداوانەیە بەدەمیانەوە بچن و هەوڵدن بۆ کوژانەوە و ئاگر و کۆنتترۆلکردنی بۆی کە ڕووداوی نەخوازرا و گیان لە دەزانی لێ نەکەوێتەوە بزانین ئەم ساڵ ئامادەکاریەکان چیەوە چۆن هەڵدراوە بۆی کە لە کاتی ڕوودا نەخوازراوەکاندا هاوکاری هاوڵاتیان بکرێ و ئەو ئاگرانە بکشێنرێتەوە. باسیم بابەت دەکەین بە میوانداری بەڕێز ڕاید ئارام عەلی وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی کە ڕاستەوخۆ لە شوێنی کارەکەیەوە لەگەڵمانایە. سڵاوی خوارد لێبێ کاک ئارام، سپاس بۆ کاتی بێمت بەخشی لە شوێنی کارەکەتەوە و لە کاتی ئەرکی خۆتدا. ئەمە پرسیارە بکەم ئەمساڵ ئێوە چۆن ئامادەکاریتان کردووە بۆ ئەو ڕووداوە نەخوازراوانی کە لەگەڵ وەرزی هاویندا ئەگەر ڕوودانی هەیە ئەمساڵ هیچ ئامادەکاریەکتان کردووە؟ سڵاوتان لێ بێبیانیتان باش، هیوان باشیتانە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لە پارێزگای سلێمانی بە بەردەوامی لە خەمخۆری هاوڵاتانی خۆمانانی بۆی هەم گیانیان و هەم سەر و ماڵیان پارێزرا و سەلامەت بێت. ئەوەی کە ئێمە چەند ڕووداوێکمان هەیە کە بە بەردەوامی تووشی تیمەکانمانە بێتەوە کە هاوڵاتی زەرمەند دەبێت هەیە. لە ئێستادا لەم کات و لەم وەرزە ئاگری پوش و پەلاش و پاوانەکانمان بەڕادەیەک هەیە، ئینشەڵاوەش نابێت بۆی هۆشیاری هاوڵاتیانەوەیە. ئێمە بە بەردەوامی لە ڕێی پەیجی فەرمی خۆمانەوە زایدن لە ڕێی میدیاکارەکانی وەکو بەڕێستانەوە ڕێنمایی پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویستەکەن بۆی کە هەم خۆیان و هەم ژینگەکانی دەوروبەریشیان و هەم سروشتی کوردستان بپارێزن و پارێزراو بێت. بەدر لەوەی مە بەڕێوەبەراتیمان پێش هاتنی وشکبوونی پوش و پاوانەکان لە سەرەتای وەرزی بەهارە نووسرا ئاراستەی هەرێک لە بەڕێزان لە پارێزگای سلێمانی و سەرۆکایەتی شارەوانی و شارەوانیەکان دەکات بۆی کە بەڕێزیان هەستن بە ئەنجامدانی ئاگربڕ لەو ناوچانەی کە پێویستە. بەدەر لەوەی ئێمە بۆ بابەتی بەتایبەت لە بکاتانی کە براجوتیارەکانمان دەست دەکەن بە دوورینەوەی بەروبوومەکانیان بەروبوومە دانیوەڵەکانیان ئێمە تیمەکانمان لە بنکەکان ئێنینە دەرەوە و نزیکە ئەو شوێنانەی دەکەن کە دەڕاستەکان ئیشیان تێدا دەکرێت بۆی هەرخوا نەخواستە هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوودا بە کەمترین ماوە بە کەمترین کات بتوانێت تیمەکان بچنەوە و معالەجەی ڕووداوەکە بکەن. بەڵێ هیچ ئامارێکتان لەسەر ئەو ڕووداوانی کە ساڵی ڕابردوو ڕوویداوە لە ئاگرکەوتنەوەکان و ئەم ساڵیش هیچ ڕووداوێک ڕوویاوە کە زۆر گەورە بێ و ئێوە بەدەمێوە چوون؟ خۆشبەختانە ئامارەکان بۆی ئەوەی کە بەڕێوەبەراتیمان ڕێنمایەکان جێبەجێکات بە هاوڵاتیانی خۆشەویست کە پارێزراو بن و زایدەن هاوڵاتی خۆشەویست هۆشیاری زیای بۆ بەرامبەرەوەی کە چۆن خۆی بپارێزێت لە ڕووداوەکان و هۆشیاری ئەوی پیا کردووە کە نەبێت هۆی دروستبوون یان سەرهەڵدانی هیچ ئاگرێک. ئامارەکانەوەی کە لەبەردەستمان نابێت ئێمە لە ساڵی 2019 نزیکەی 4600 ڕووداومان هەبوو بە هەموو جۆر و هەموو چەشنەکانیەوە کەمە ئەمە ڕێژەیەکی زۆرە بەراورد بە ساڵی پار ساڵی 2025 کەمی کردو بۆ تقریبا نزیکەی 1800 ڕووداوێکە کە هەمان لەبەردەستمانە. ئیم ساڵ خۆشبەختانە تا ئێستا کە نیوەی ساڵەکەشە ئامارەکە زۆر کەمی کردووە کەمەش دووبارە سواسی هاوڵاتیانەکە لێرەوە کە پابندن بە هەم جێبەجێکردنی ڕێنمایەکان هەم هۆشیاریان بۆی کە نەبنە هۆی ڕوونەدانی ڕووداوێکی نەخوازراوە. ئەو ڕێنمایانە چین کە ئێوە بە هاوڵاتیانی هەڵێن بۆ ئەوەی کە خۆیان بە دوور بن لەم ڕووداوانە و نەبنە هۆکارێک بۆ کەوتنەوەی ئەو ئاگرانی کە لە وەرزی هاویندا ڕوودەدەن؟ ئەو ڕێنمایانی کە ئێمە بە هاوڵاتیانی خۆشەویستی ڕاگەنین کە پاپەند بن پێوەی چەند ڕێنمایەکە عادەن کە ئێمە دووبارەیەکینەوە بەتایبەت لەو ناوچانی کە دەشت و دەرن یان کە هاوڵاتی مەبەستی گەشتکردن بە تایبەت بەمەستی سەیرانکردن نەچێتە دەرەوە هەوڵ بدات پاژماوەی جگەرەکەی لە ئۆتۆمبیلەکەەوە یاخود لە شوێنێکی تایبەت تا بوو کە فڕێنەدا تا تاودڵیان نەبێت لە کوژانەوەی پاژماوەی ئەو ئاگری کە کردوێتی بۆ ئامادەکردنی هەر خواردنێک بێت تا تاودڵیان نەبێت لە کوژانەوەی ئەو شوێنە بەجێنێڵێت بۆ ئەوی هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەدا. داوا لە براجوتیارانەکان بۆ پاکردنەوەی زەویەکانیان ئاگر بەکارنێنن چونکە هەنێک جار ئەو ئاگرە لە دەست دەرەچێت وەزەوی کشتتوکاڵەکانی دەوروبەری وەزەویە پاوانەکان هەمی ڕووداوی نەخوازرا بە دوای خۆیانە. داوا لە دایکان و باوکانی بەڕێزەکەین لە کاتێک کە گەشت و سەیرانەکانی ئاگیان لە مناڵەکانیان بێت هەم بۆی کە بابەتی یاری ئاگرین بەکارنێنن هەم بۆی ئەگەر لەو شوێنانی کە نزیک چەم و ڕووبارەکان ئاگیان لەبێ بۆی گیانیان سەلامەت و پارێزراو بێت.
و داواکاری کەشمانی لەو هاوڵاتیانی لە ماڵەکان بە تایبەتی ناو گەڕەکانی شارە ئەو ماڵانی کە دیوارەکانی نزوگامە بە تایبەت ئەو تەنیشت زەویەکە کە بەتاڵ و پوشپان لێە بە مەبەستەوەی کە ئەو پوشپاوانە لە زەویە بەتاڵەکەی تەنیشتیاتی بە ئاگر پاک نکاتەوە چونکە زۆر جار ئەم ئاگرە یەتێک ئەوی زۆگامەکە گری کردو زۆر جار ناو ماڵەکەشی پێوە سوتا و ڕووداوی نەخوازرای بە دوای خۆی هێناوە. بەڵێ ئەو ڕووداوانی کە ساڵانە زیاتر ڕوئەدات کامانن و کامیان دەبێتە هۆکاری ئاگرکەوتنەوە؟ ئێمە بەپێی ئەتوانمەوە بڵم بەپێی وەرزەکان ڕووداوەکانمان ئەگۆڕێت بۆ نمونە لە بەهارانە ڕووداوی زیاتر هاوڵاتی کە ئەچێ بەمەستی شاخەوانی بۆ ناوچە شاخەوەکان ڕووداوی گیر خواردنمان هەبێت یاخود لە بەرزی ئەم فەسڵی کێستا لە بەردەمانەیە ڕووداوی ئاگری پوشپاوانمان لەواچە زۆر بێت لە زستانانە ڕووداوی گیر خواردنی هاوڵاتیمانەیە لە ناوچە شاخەوەکان کە بەفر و ڕێبەندان هاوڵاتی ڕێ لێگیرە بێت لەو ناوچانە ڕووداوەکانە گۆڕێن ینی بەپێی بەرزەکان بەپێی کاتەکان ڕووداوەکانە گۆڕێن. بەڵێ لە کاتی ڕوودانی ڕووداوێکی ئاگرکەوتنەوەیە ئێوە چڕنمایەک ئەدەن بە هاوڵاتیان ئایا تا چنێک گرنگە پەیوەندی بە ئێوە بکەن زۆر جار هاوڵاتی خۆڕسکانە دەچێت ئەم ئاگرانە ئەکوشێنێتەوە ئایا مە بەترسی لەسەر ئەو کەسە دروستەکە ئێوە چڕنمایەکە دەن بۆ کەسانی کە ڕووداوەکان ئەبین و ئایا ژمارەیەکی شتاندانەوە بۆی ئەگەر لەو حاڵەتەیە ڕوویدا پەیوەندی یەکسەر بە ئێوە بکەن؟ بەڵێ ئێمە دایمەن لە ڕێنمایەکانە ئێمە داوا لە هەوڵاتەکەین کە پابند بن بە ڕێنمایەکان پابند بن بەبوونی ئامێری پێویستی ئاگرکوژێنەوە لەو شوێنانەی چ لەش ماڵا بێت چ لە شوێنی کارکردن بێت تەنانەت لە ناو ئۆتۆمبیلەکانی شیانە بێ کاتێک کە هاوڵاتێک ئاگرێکە بینێ لە بیدایەتە هەموو ئاگرێک کەمە ینی قەبارەی گەورە نەبووە هاوڵاتەکە توانێت خۆی بە ئەگەر نەبێتەوەی شڵەژانی خۆی یاخود نەبێتەوەی مەترسی بۆ گیانی خۆی بلو ئامێرە کەلوپەلانی کە لەبەر دەستیاتی وەکو ئامریکا کوژێنەوەی دەستی بۆ نمونە ئەگەر لە باڵەخان و بیناکانە بێ بۆ فایرهۆست و سۆندا ئەمانە ئەتوانێت سوودیان لێبینن لە بیداەتی ئاگرەکەدا ئەگەر زانی نەیتوانیم کارانە بکات هاوڵاتی ئەوەی پەیوەندیمان پێ بکات بە هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیمان بەبێ شڵەژان ژمارە 115 ئێمە بە کەمترین کات نزیکترین تیم و بنکەی لەو شوێنەوە ئەنێری بۆی معالەجەی ڕووداوە نەخوازراوەکەی بۆ بکات. زۆر باشە تا چنێک هەماهەنگیتان هەیە لەگەڵ لایەنی تەندروستیە لەگەڵ پۆلیسی دارستانە بۆی کە بێکەوە بتوان ڕێگری لەو ڕووداوانە بکەن و ئەگەر ڕوشیدا بتوان بە شێوازێکی دروست و لە ماوەیەکی کەمدا ئەو ئاگرانە بکوژێنەوە؟ ئێمە لە ڕووداوەکان کە ئاگدارەکەین لە ڕووداوێک بەپێی ڕووداوەکە و بەپێی جۆرەکەی و بەپێی قەبارەکەی لە ڕێی بەڕێوەبەرایەتی JCC پارێزگای سلێمانیەوە ئاگاداریان نەکەینەوە هەم لە برانیمان لە تەندروستی هەم لە هاتوچۆ هەم لە ئاسایش هەم لە پۆلیس هەم لە براینمان لە پۆلیسی دارستان ئەمانە هەر لایەنێکی تریش کە پێویستکە لە سەرۆکاتی شارەوانی لە بەڕێوەبەرایەتیە و لە بەڕێوەبەرایەتی کارەبا ئەمانە هەمی ئاگادارەکرێتەوە بۆی هەر کەس و بەپێی بەرپرسیارەتی خۆی لەو کارەی لەو ڕووداوە کار و چالاکانی خۆی ئەنجام بدات. ئێمە چەند بنکەمان هەیە ئەو شوێنانی کە ئەتوانین بڵێن تیمەکانی لێن ئەوەندە نزیکن کە بتوان لە کاتی ڕووداوەکانە دەست بەجێ زوو بگەنە لای هاوڵاتی؟ ئێمە بارگەی بەڕێوەبەرایەتیمان هەیە وەزایدەن 42 بنکەوتیمان هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتیمانە و ژمارەیەکی ئەمە هەر بنکەیەکیش زیاد بۆ لە 2 تیم یان 3 تیمی وجودی هەیە لەو بە بەردەوامی بە 24 کاتژمێری لەو بنکەیەدا بۆ ئێستا ئەم ژمارەیەکی زۆر باشە و دڵنیایی بە هاوڵاتیانین هەر هاوڵاتێک لە هەر ڕووداوێکی نەخوازراودا کە هاتە پێشی ئێمە هیوامی سەلامەتیمان بۆ گیانی هاوڵاتیان هەیە و سەر پاراستنی سەر و ماڵیان هەرونی پەیوەندیمان پێ بکات بە ژمارە 115 ئێمە نزیکترین تیم و بنکەی بۆ ڕەوانە دەکەین. بەڵێ وەکو بەڕێوەبەرایەتێکە هیچ ڕێنمایەکتان بڵاو کردەوە هیچ لەلایەنی هوشیاری و کارتان لەسەرەوە کردووە بۆ ڕێگرتن لەو ڕووداوانە ئێوە هاوڵاتی هوشیار بکەنەوە؟ ئێمە بە بەردامی وەک عەرزم کردن بە بەردامی لە ڕێی پێیجی فەرمی بەڕێوەبەرایەتیمانەوە زائیدەن لە ڕێی سەرجەم میدیاکارەکانی وەکو بەڕێستانەوە لە سەرجەم کەناڵ و ڕاگەانکارەکانەوە بە بەردامی ڕێنمایی خۆمان بڵاوەکەینەوە کەوتۆتە سەرەوەی چەند هاوڵاتی پابند بێبەوەی و چەند هاوڵاتی وشار بەبەوەی کە هەم متابعەیم ڕێنمایانە بکە هەم خوێنەوەی هەبێ بۆ ڕێنمایەکان هەم جێبەجێشی بکات.
بەڵێ لایانی خۆپارێزیەوە بۆ نمونە دانانی ئاگربڕ لە ناوچانەی کە سەوز نووتر لە هاویندا دەبن بە پوش و پەڵاش تا چەندێک هاوکاری ئەوە کا بۆی کە دوور بێ لەو ڕووداوانی کە ئەکەوێتەوە و ئەگەر کەوتیشەوە ڕوبەرێکی کەم بسووتێنێ و ئێوە دەست بەجێ بتوان لەو کاتانەیە بەدەم ئەو هاوڵاتیانە بچن و ئەو شوێنانە لە سووتان و ئاگرکەوتنەوە ڕزگار بکەن. یەکێک لەو ڕێکاریانی کە گیرێتە بەر بڵین کە بۆ ئەوی کە چۆن پێشوەختە ئامادەکاری بکێکە ڕوودا و ڕوونەدات کاری ئەنجامدانی ئاگربڕە لە ناوچە شاخاویەکانەوە دەشت و ئەو شوێنانی کە پوش و پاوانی دار و دەوەنی زۆرە بەڵێ بەدڵنیایەوە هاوکارێکی زۆر باشمانە ئەم عملی ئەم کارە بۆی کە ئەگەر خوا نەخواستە کاتێک کە ڕووداوێکمان دەبێت تەنها دۆنمێک یان چەند دۆنمێک بسووتێ هەتا ئەو کاتێک گاگاتە ئاگربڕەکە کە گەشتە ئاگربڕەکە خۆی ئۆتۆماتیکەن خامۆشە بێتەوە کوژێتەوە. بەڵێ ئەو هەڵاڵە چین کە هاوڵاتیان ئەنجامیەدەن لە کاتی بوونی ئەو ڕووداوانەیە عفو ئەو هەڵانەی کە هاوڵاتیان ئەنجامی ئەدەن لە کاتی بوونی ڕووداوەکە ئەوەی کە تێگەشتن لە بەڕێزە ئەو هاوڵاتی چی بکات لە کاتی ڕووداوەکە وەک ئەمە بەسم ئەو بوو چ هەڵەیەک ئەکەن بۆ ئەوەی کە هۆکار بێت بۆ ئەوەی کە پەیوەندیمان پێ بکات بە ژمارە 115 بەڕێوەبەرایەتیمان ئێمە بە زووترین کات تیمەکانیان بۆ ڕەوانە ئاکەین. بەڵێ بەبەستم لە پرسیارەکەم ئەوە بوو هاوڵاتی چه هەڵەیەک ئەکال و کاتێک کە ڕووداوێک ڕوئەدا ئایا دەکرێت ئەگەر ئێمە بە شێوازێکی نادروست مامەڵەمان کرد ئەوە زیان هەم بخۆمان هەم کارەکە لە ئێوەش قورس بکەین بۆی کە نەتوانین ئەو ئاگر کۆنتترۆل بکەینان ئەو ڕووداوە کۆنتترۆل بکەین کە ڕوئەدات. بەڵێ هاوڵاتی کاتێکە بەپێ ئەو ڕێنمایی کە لەبەر دەستوی خۆەتی بۆیە دایما ئێمە داوا لە هاوڵاتیەکەن کە هۆشیاریان زیاد کرد بەتابەت بۆ جێبەجێکردنە ڕێنماییەکان هاوڵاتیەک ئەگەر لەگەڵ ڕێزما بە نەزانی یاخود بە ناشارەزایی هەستێ بە کوژانەوەی هەر ئاگرێک لاوەچێ زیان بە هەم جستەی خۆی بگەێنێت هەم بە ئاگرەکە ئەتوانمەوەش بڵم ئاگرەکە لاوەچە فراوانتر بێت ئێمە ڕووداومان هەبووە بەداخەوە ساڵپار لە خۆبەخشەکان کە شەید بوون بەداخەوە ئەتوانمەوە بڵم بۆی زۆر نەشارەزاییانەوە ئەوەی کە ئاگرەکە گەڕاونەتەوە هەم جستەی خوان هەم بوونەتە قوربانیش کە سوتاون بۆیە داوا لە هاوڵاتیانەکەن بە تایبەتی لە خوشک و برا خۆبەخشەکانمان بە بەرداوامی پاپەند بن بەوەی کە سەردانی بەڕێوەبەراتی بەرگری شارستانەکان کرد لە هەموو هەرێمی کوردستان بەوەی کە معلومات و زانیاری وەگرن تایبەت بە کوژانەوەی سەرجەم جۆرەکانی ئاگر کەوتنەوە بۆی هەم خوان بپارێزن هەم لە بیداەتی ئاگرەکە بتوانن چۆن معالەجەی ڕووداوەکە بکەن. بەڵێ ئەم ڕێنمایانەی کە باست کرد ئایا تەنها بۆ ئەو ناوچانەیە کە بوون بە پوش و پەڵاژیان بۆ ماڵەکانیش ڕاستە بۆ ناو ئۆتۆمبیل ڕاستە کە ئێمە لە وەرزی هاویندا هەندێک جار هەندێک ڕووداومان بینیوە شوشێکی عاتر لە ناو ئۆتۆمبیلەکە بەجێ هێڵرا و خۆرلیدا و ئەم تەقیوەتەوە یان ئەو تا شەحنێک ئەتوانین بڵین تەقیوەتەوە بە هۆکاریەوەی کە لە شوێنی کادانراوە تا چەندێک ئەو ڕێنمایانە گرنگە بۆ هاوڵاتیش ئەگەر لە ماڵەکەی خۆیان بیان لە شوێنی کارەکەی بێ بۆی کە لە ناو شارەکانیشدا زۆر جار ئەو ڕووداوە نەخوازراوانە نەکەوێتەوە. ئێمە بۆ سەرجەم ڕووداوەکان ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین لە ڕێم کەناڵی بەڕێستانەوە سەردانی پەیجی فەرمی بەرگری شارستانی بە زمانی شیرینی کوردی نووسراوە لە فەیسبوک سەردانی بکەن بۆ سەرجەم ڕووداوەکان ڕێنمایی تایبەتمان داناوە ئێستا بۆ نمونە لەم چەند ڕۆژە ڕێنمایی تایبەتمان دانا بۆ ئاگری ئۆتۆمبیل چۆن خۆمان پارێزین بۆی کە ئۆتۆمبیلەکانمان پارێزرا و سەلامەت بێ بۆ نمونە دانەنانی پاوەر بانک لە ناو ئۆتۆمبیلەکانماندا دانەنانی سەرجەم بەتڵی هەم خواردنەوە ئاویەکانەوە هەم گازیەکانم کحولیەکان نابێت لە ناو ئۆتۆمبیلا بەجێ بدرێ حتا شوشەی بۆن و معتەر نابێت لە ناو ئۆتۆمبیلا بەجێ بدرێن کامانەیەکێکن لەو هۆکارانی کە دەبنەوەی ڕوودانی ئاگر لە ناو ئۆتۆمبیلەکاندا. باشترین ڕێنمایی چیە بۆی کە ئێمە دەست بەجێ بتوانین لەو شوێنانەیە ئاگرەکە کۆنتترۆل بکەین یان کۆنتترۆلی ڕووداوەکە بکەین هیچ ڕێکارێکەیە هاوڵاتی بگرێتە بەر بۆ نمونە ئەوەی کە بڵێکی باشی هەبێ بۆی لە کاتی ئاگرێکە یەکتر و ئاگرە بژێنێتەوە پێشەوەی کە تیمەکان بگەن و ئاگرەکە گەورەتر نەبێت.
بە پێی ڕووداوەکە ئەگۆڕێت ڕووداومان هەیە بۆ نمونە لە بیداەتە ئاگرەکەی سەر تەشەناکە و گەورابێت لە توانای و هەوڵاتیانی ئەو کەسیانە کە لەوێ بتوانێت خۆی معالەجێ بکات بەڵام ئەم قسەی بۆەوەیە کە هەموو ئاگرێت لە بیداەتە کەمە و سەرچاوەکەی ئاگرەکە دیارە ڕوونە ئەتوانێت و کەسانی کلیان بۆ ئامێرانی کە لە بەردەستیانە بتوانێت کۆنتترۆلی بکرێت بەدەلەوە ئێمە داوا لە هەوڵاتیانی شەکەن ئەگەر لە توانەوە قدرەتی تویان نیە کە ئاگرە کۆنتترۆل کرد لە بیداەتیاتی تکە ژیانی خۆ پارێزە و لەو شوێنە دوورکەورەوە تەنهانەوەی کە پەیوەندی بکەیت بە بەڕێوەبەراتیمانەوە چونکە لە کۆتایە پاراستنی ژیانی ئەو هاوڵاتیانی کە لەویان لە پێشە شتێکەوەیە پێ دوایە ئێستا هاوڵاتی هۆشیارترە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم ڕووداوانەیان ئێمە بەردەوام پێویستمان بە هۆشیارکردنەوەی زیاتر هەیە بۆی کە خۆمان بە دوور بگرین و گیانی هاوڵاتیش بپارێزین بەڵێ بە دڵنیایە هەر کەسێک لە هەرچی توێژەکە بێ بەردەوامی پێویستی بەوەیە کە زانیارەکانی خۆی هەم زیاد بکات هەم نوێ بکاتەوە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین ئەو کاتانەی کە توانم ئەمە نەبێ بە زیادە ڕەویەک ئەو کاتانی کە بۆ کات بەسەردن لە ڕێی مۆبایلەکەتەوە بەکارێنی بۆ گوێ لە هەر بابەتێکەکری بەشێکی تەرخانکی بۆ ڕێنمایەکان هەم بۆ بەرگری شارسانی هەم بۆ سەرجەم ڕێنمایەکانی لایەنە پەیوەندیدارەکانی تریش چونکە لە کۆتاییە ئەم ڕێنمانەی کە تۆ گوێی لێگری ئەگەر لە ژیان تا بۆ چەند دقەیەک بێ لاچێ سوودی لێ ببینی و جێبەجێ بکەیت هەم ژیانی خۆت هەم ژیانی دەوروبەر هەم سەرۆت و سامانەکەش بپارێزیت باست لەوە کرێەوە لە هەژماری خۆتان لە تۆری کۆمەڵاتی فیسبوک هەڵتاندا و کۆمەڵک ڕێنمایی زۆر گرنگ بڵاو بکەنەوە پێم خۆشەوە پرسیارەکەم تا چەندێک گرنگە دەستگاکانی ڕاگەاندن هاوکاری ئێوە بن و کەسانی کە لە سوۆشیال میدیایان و کاریگەریان هەیە بتوانن کۆمەڵێک ڕێنمایی خەڵکن بووی کە لەم کاتانە ئێمە هۆشیارێکی زۆر بڵاو بکەینەوە هەمومان دووربین لە زەرەر و زیانی ئەو ڕووداوانەی کە لە وەرزی هاوینەوە و دەکەوێتەوە و بێتە هۆکارێک بۆ گیان لە دەزانی هاوڵاتی و کەوتنەوەی هەندێک زیان ئێمە سوپاسی هەر کەسێک و هەر لایەنێک و هەر دەستگایەکی میدیاییەکەین کە هاوکارمان بەوەی کە ڕێنمایەکانمان بڵاو بکەنەوە چونکە بڵاوکردنەوەی ڕێنمانە لە کۆتایە کە سوودی گشتی هەیە بۆ هاوڵاتیان و دەتوانین سوودی لێ ببینن کە هەم هاوڵاتی خۆی و هەم ئەو ماڵ و مڵکە و سامان و سەرۆتەی کە هێت ئێمە پارێزراو بێت هەر ئەوەی هاوڵاتی پابند بێ بە ڕێنمایەکانەوە جێبەجێکە من دڵنیایی بەوایە کە ڕووداوەکان وەکە ئامانەی کە لە پێشتراوتم ساڵ بە ساڵ کەمترە بێت کەمە لە کۆتایە سوودێک بە شارە خۆشەویستەکەمان نەگەن و هاوڵاتیان سەلامەت و پارێزراو بن بەڵێ زۆر سپاس دەکەین ئەگەر لە کۆتایی ڕێنماییەکت هەوێ بۆ هاوڵاتیان یان شتێک ما بە ئێمە باسمان نەکردبێ لێرەوە بە هاوڵاتیانی ڕاوگەری سپاس دەکەین سپاس بۆیەوە ئێمە وەکو کۆتا پایمان داوا لەسەر جەم هاوڵاتیانەکەن جێبەجێگرنی ڕێنمایەکان بۆ پاراستنی ژیانیەوەنە سپاستانەکەم سپاس بۆ بڕێز ڕایت ئارام علی و تەبێژی بەرگری شارستانی سلێمانی کڕاستەخۆ لە شوێنی کارەکەی لەگەڵمانە بوو بە ئومێدەوەی کە هەمووتان دوور بن لە زەرور زیانی ئەو ڕووداوانەی کە لەم وەرزەدا ڕوەدا و لە وەرزەکانی تریشدا بگومان چەندێک ئەوان لە هەوڵان لەمان دوو بوونان و دێن بەدەم ڕووداوەکانەوە گرنگە ئێمەش کۆمەڵێک کۆشاری هەیە هەمان بێ و بۆ ئەوەی کە ڕەچاوی بکەین زۆر جار کەسێکمان بینیوە بێباکانە لە ئۆتۆمبیلەکەی و جگەرەکەی فرادات و سێرەکەی چەندین دۆنم زەوی ئەسووتێنەیان ئەو تا هاوڵاتیەک دەبێت بتڵک فڕێەیە و لەناو ئۆتۆمبیلەکاندا شوشێکی عتر بەجێ هێڵێ هەندێک شت هەیە کە خۆمان هۆکارین بۆ کەوتنەوەی هەندێک ڕووداوی نەخوازرا و لەم وەرزەدا گرنگە هەرێکێکمان ڕەچاوی ئەم بابەتانە بکەین بۆی کە گیانی خۆمان گیانی ئەزیزانمان بپارێزین و پابندی ئەو ڕێنماییانە بین بێگومان ئەوان ئەو ڕێنمایانەی کە بڵاوەکەەوە هەموو ڕێنمایی گرنگن بۆ پاراستنی گیانی خۆمانە و ڕەچاوکردنی هەمومان دەپارێزین